بەهۆی دوو ڕووداوی جیاوازەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ دوو هاوڵاتی گیانیان لەدەستدا و سێ کەسی دیکەش بریندار بوون. لە ڕووداوی یەکەمدا بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی و لە ناحیەی قەرەهەنجیر هاوڵاتیەکی تەمەن 50 ساڵ بە فیشە کوژرا. ڕووداوی دووەمیش لە بەرزایەکانی بانی مەقان ئۆتۆمبیلێک لە جۆری ئۆپترا 4 کرێکاری شارەوانی دەشێلێت و دەست بە جێیشێکیان کە دەرچووی کۆلێژی شەریعێ و تەمەنی نزیکەی 20 ساڵ بووە گیان لەدەست دەدات و سیانی دیکەشیان بریندار بوون. حکومت لێ ئەوانی هین هاوکاری هین ناکەن، مەسەن هاوکاری کرێکار ناکەن کە سیارە لێدا ئیزراعاتی لەگەڵا ناکەن و بەپێی قانون کەوتە ئەوێ قانونین لەگەڵاکە ئەوە دەرسای نەمەیتیانیەوە. ئێمە ڕۆژان دەرەچین بۆ ئیش بەسەر ئەم جادە سیارەتێتە ملمانە هینمان لێگە و کورد خۆمان لادین. من ڕۆژانە لام جسرە ئیشەکەم ڕۆژ وهێت ترێلەکەی دێتێ سەرمانە. هێن ڕێزمان لێ نایگرن هیچ ئەوە حاڵەکەیت. دارم بەیانە نزی کاتژمێر نۆنی وەداخەوە ڕووداوێکی هاتوچۆ لە بانی مەقان کە سیارەیەک لە جۆری ئۆپترا چەند کرێکارێکی شارەوانی کە خەریکی پاکردنەوەی شەقامی سەرەکی چەمچەماڵ کەرکک دەبن دەکا بەژێرەوە بەداخەوە دەست بەجێ کرێکارێک لەوەی گیان لەدەست دەدا سیانی کەش بە بریندارین ڕەوانی نەخۆشخانەی چەمچەماڵ دەکرێت دوای کە پشکنینی سەرەتایە بۆ دەکرێت دەردەکەوێت کە حاڵی دوانیان باش نییە و دوای چارەسەرکردن لە چەمچەماڵ ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی دەکرێت کرێکاریان لە چەمچەماڵ دەمێنێتەوە لەجێ چاودێریدایە ئەو کەسش بەداخۆکە گیانی سپاردووە تەرمەکەی ڕەوانی پزیشکی دادی سلێمانی دەکرێت بۆ لێکۆڵینەوەی زیاتر بەڵێ دیارە دەم و بەیانی کەسێک دەهێنێتە نەخۆشخانی شید پێشڕە و کە بۆهۆی فیشەکەەوە گیانی سپاردەبوو دوای لێکۆڵین دەرکۆ دەمە بۆهۆی کێشەی کۆمەڵاتیەوە بووە دانیشتووی چەمچەماڵە بەڵام کێشەکە لە قەرەنجی ڕوویداوە دواتە تەرمەکەی ڕەوانی پزیشکی دادی سلێمانی دەکرێت بۆ لێکۆڵینەوەی زیاتر. بەڕێوەبەری هاتوچۆی چەمچەماڵ هۆکاری ڕووداوی دووەم بۆ خێرایی لە ڕادابەدەری شۆفێرەکە و پابەند نەبوونی بەڕێنمایەکانی هاتوچۆ گەڕاندە و وتیشی لە ئێستادا و بە فەرمانی دادوەر شۆفێری ئۆتۆمبیلەکە دەست بەسەر کراوە. بەڵێ ئەم سەلبانی ئەمڕۆ کاتژمێر 8 سەلبانی ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپترا بەهۆی کۆنتترۆل دەستدانی لەسەر ڕێگای گشتی کەرکک سلێمانی لە بانی مەقان کە پێچیشی لێە لەوێ لە دەستی وەریگردووە بەداخەوە لەو کاتەدا ماتۆرسکی لەگەوەستاوە لەگەڵ 4 کرێکاری ژینگە پارێزی لە سنووری چەمچەماڵ بۆ پاکردنەوەی شار دیارە لە کاتی ناخواردنیان بووە لەو کاتەدا ئۆپتراکە خۆی کێشاوە بە ماتۆڕەکەدا و بەداخەوە بۆی هۆی جانە دەستدانی یەکێک لە کرێکارەکان و سێ کرێکارەکە تریش بریندار بنەوە بەهۆی برینەکانەوە ڕەوانەی نەخۆشخانەی گشتی سلێمانی کراون بۆ چارەسەر و شۆفێری ئۆتۆمبیلەکەیش ڕەوانەی بنکەی پۆلیس کرا و بۆ لێکۆڵینەوە زیاتر لەو بابەتە. لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا و لە سنووری قەزای چەمچەماڵ و بەهۆی 4 ڕووداوی جیاوازەوە 14 هاوڵاتی بریندار بوون و سیانی دیکەش گیانیان لەدەستداوە. لە کۆی هەر 4 ڕووداوەکەش تەنها یەک ڕووداوی خۆکوشتن لە سەنتەری قەزاکە ڕوویداوە و ڕووداوەکانی دیکە لە ناحیەکانی دەوروبەری قەزاکە و ڕێگا خێراکان تۆمار کراون. پسپۆڕانی دەرونیش هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتنی هاوڵاتیان بۆ بەردەوامی قەیرانی دارایی و خراپی دۆخی سیاسی هەرێم دەگەڕێننەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.